سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان، چۆنن باشن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانین هاتووین چاومان بە مناڵە عەزیزانەکەوێ هەنێ گفتوگویان لەگەڵا بکەین لەسەر شێوازەکانی ڕێزگرتن لەگەڵ خێزانە، شێوازەکانی گفتوگۆ و مامەڵەکردنی خێزان و مناڵەکانی. بزانین ئەم مناڵانە تا چەندێ ڕێز لە خێزانەکانیان نەگرن و پابەندی ئەو ڕێزان کە ئەبێ هەبێ لە ناو خێزانە. لەگەڵمان نابن با بچینە ژوورەوە و هەنێ گفتوگویان لەگەڵا بکەین. فەرموون. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ سایە؟ سەنا؟ سەنا؟ ئەوە زانی بۆ ئەمزانی ناو سایە؟ لەبەرەوەی هاوڕێی ترم بێ ناوی سایە زۆر لەوە چووی منیش وام زانی ئەوی. چۆنی سەنا؟ باشی؟ سەنا ئەمە پۆلی چەنە؟ پۆلیسێ! باشە سەنا پێم بڵێ حەزەکەی قسە لەسەرەوەکەین باسی ڕێزگرتنی خێزان بکەی، ڕێزگرتنی کەسانی لە خۆ گەورەتر؟ باش تۆ ئەگەر لە ماڵەوە بی هەتا دایک و باوکێ ناتبنە سەر سفرا تۆ دەسەکەی بە ناخواردن؟ بۆ؟ چونکە لەبەر هەتاکو دایک و باوکمان دانیشن نابێ ئێمە دانیشن. ئەی ئافەرین! ئەبێ ئێمە ڕێز لە کەسانی لە خۆمان گەورەتر بگرین، ئەبێ چاوەڕێکین تا دایک و باوکمان ێنە سەر خوانەکە ئەوسان ئێمە هەمومان بێکەوە چی بکەین؟ نان بخۆین. ئەی ئافەری سەناگیان نێچە بڵەکانی بۆ لێن جوانی باشی؟ ناو چییە؟ لاوێن؟ لایە؟ ئەی لایە 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 کچێ بۆ خاوێنایە. ئەی خەویە تۆ؟ ئەم شەو چەند لە سەعات چەند خەوتی؟ سەعات 8. ئافەرین. باشە با پرسیارێکی لێ بکەم. ئەبێ ئێمە ئەگەر دایک و باوکمان پیاوەتین شەو زوو بخەوە بە قسەیان نەکەین؟ ئەیە بێ چی بکەین؟ بۆچی ئەبێ بە قسەکەین؟ ئافەرین. ئەبێ ئێمە ڕێز لە قسەکانی ئەوان بگرین، ئەبێ هەرچێکیان پێوتین بیکەین چونکە ئێمە دایک و باوکمان هەرچێکمان پێ بڵێن لە سوودی ئێمە وایە؟ ئافەرین لایەجان یەکەم ڕێکایی بۆ لایەوە چوەنی؟ ناو چییە؟ لیناز. لینازە قشخاو، قشیشی زۆر درێژ و جوانە، هەموو کاتی ئەو بۆ پاک و خاوێنی ڕایەکدی؟ ئافەرین. باشە ئەگەر دای و بابە پێو بڵێن زوو زوو خۆ بشۆ بە قسەیانەکەی یان بە قسەیان ناکەی؟ بە قسەیانەکەی. بۆچی؟ چونکە دایکمان ئەگەر دایکمان شتێکی پێوت لێبێ ڕێزی لێ بکرێت. ئافەرین. ئەبێ ڕێز لە قسەکانیان بگرین، هەرچێکیان پێوتی ئێمە بە گوێیان بکەین وایە؟ ئافەرین. ئەنجا وەرە با شتێکیش پێ بڵێم. ئەگەر ئێمە زوو زوو خۆمان بشۆین ئەو کاتە بۆنمان زۆر خۆشە بێیاندی وەرە بزانم. ئەی لەو بۆ شاپۆ خۆشە. ئەنجا مامۆسەکانیش تااقەتیان هەیە قسەمان لەگەڵکان هاوڕێکانمان تااقەتیان هەیە هاوڕێتیماکە نەگەر پاک و خاوێن بین وایە؟ ئافەرین. ئەدی ئەو تۆ گۆرانی شتەزانی گۆرانیە شتێکم بۆ بڵێی؟ ئەدی قوتابیم لە پۆلیسێ ئاڵا ژیر و بەڵەوجێ بولبولی کچکۆستاوم لە باغی ژین پێپەربە شەیدای گوڵی زانستم هەر خوێندی نامە بەستم شۆڕە شەڵ دەدەم بۆی کتێب تێ بگەم تا بگەمە خۆشی گیانە چارچەوەی کوردستان. هەر بشت. ئەی ئافەرین یەکچ بڵێقانی بۆ لێ. ئەی گیان ئارۆ چۆنی؟ ئارۆ من و تۆ زۆر لە خزمەتی نەزانی؟ تۆ خزمی من نیت؟ ئەو گاڵتە بکرد ئەجینا من خزمەکانی خۆمە مویە ناسمەوە بەست تۆ پتیان نەبینیوە وایە؟ ئارۆ باشە ئەو کەمامەیە بۆ بەستووە؟ وەڵا چونکە نەخۆش. نەخۆشی؟ وەی خوایە گیان ئارۆ چاک بێتەوە خوایە. ئارۆ باشە ئەگەر دای و باو پێو بڵێن مەچۆرە دەرەوە زۆر ساردە کەش و هەوا ساردە بارانە بارێت تۆ هەرە چی؟
بۆ چونکە ئەبێ ڕێز لە خۆمان گەورەتر بگرین. ئافرین ئەبێ ڕێزیان لێ بگرین ئەوانە شتێکمان پێ بڵێن لە سوودی خۆمانە نابێ بچینە دەرەوە کە کەشوەوە سار بوو وایە؟ ئافرین ئارۆ جان ئارۆ باشە تۆ شەوکاڕیتەوە پشووی ئەم ماوەیە پشووبە لەبەر ئەوەی نەخۆشی باچاک بیتەوە بۆی بیتەوە بۆ قوتابخانە و لەوانەکانە دوانەکەی باشە؟ یەک چەمڕێکایمی بۆ لێ باش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ شیا. شیا و؟ ناشیا. شیا کاکە شیا چۆنی؟ باش. ئەحواڵە؟ باشە. باشی؟ شیا تۆ خوشکوبراوەیە لە خۆ گەورەتر؟ بەڵێ. ئافرین تەمەند درێژ بن ئەی باشە تۆ خوشکوبراکانت لە ماڵەوە بەچی بانەکەی؟ پیان نەڵێی دادە و کاکە؟ بۆچی؟ لەبەرەی لە من گەورەتن. ئافرین ئەگەر لە تۆ گەورەتر بن ئەبێ چیان بەرامبەر بنوێنی؟ ڕێز. ئافرین ئەبێ ڕێزیان بەرامبەر بنوێنی وایە؟ لەبەرەوەی ئەوان لە ئێمە گەورەترن پێویستە بە خوشکەکانمان بڵێین دادە بە براکانمان بڵێین کاکە بۆی ڕێز لە نێوانمانە هەبێ لە خێزانە وایە؟ ئافرین هەت بشی یەک چەمڕێکایمی بۆ لێبەر نیار ئەمە بۆلی چەندە بیرم خەرەوە؟ 3000. بۆلی 3000 باشە نیار تۆ لێرە کە مامۆساکان شتێکت پێ ئەڵێن ڕێزیان لێگری؟ ئەی باشە ئەکرێن لە خۆتەوە هەسی بچی بۆ دەست شۆر یان بچی بۆ کە حانوتەکەش کڕی؟ ئەیە بێ چی بکەیت؟ ئەبێ بپرسی ئەگەر مامۆستاوتی ئەتوانی بڕێ ئەنجاڕێ. ئافرین کەواتە ئەبێ ڕوخسەت لە مامۆستاکە بخواسی بۆ ئەوەی ئەویش ئیزنە بە ئەو کاتە بچیشت بکڕی وایە؟ ئافرین یەک چەمڕێکایمی بۆ لێ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ پاشا. های پاشا پاشای تۆ پاشای پۆلەکەی خۆتانی؟ باشە شتێکی لێم برسم لە ناو دارستانە کێ پاشایە؟ شێر. ئافرین شێر پاشایە بۆ لەبەرەوەی زۆر ئاسایە زۆر بەخیرەتە ئەوانەی ترەبووی لێترسن وایە؟ ئافرین تۆ شوک و شێر ئازایی؟ ئافرین کەواتە ئەبێ لەوانەکانتە زۆر باش بی ئەبێ لەگەڵ هاوڕێکانتە زۆر باش بی ڕێزی مامۆستاکان بگری ڕێزی هاوڕێکانیشە بگری باشە پاشا گیان؟ ئافرین ئیشەڵا چاکیشە بیتۆ نەخۆشی؟ ئەم ماوەی جلی گەرم لەبەرکە زوو ئاو بخۆرەوە پشوو بە میوە بخۆ بۆی چاک بیتەوە باشە؟ یەک چەمڕێکایمی بۆ پاشا چۆنی؟ باش. باشی؟ ناو چییە؟ ڤیان. ڤیان چۆنی؟ باش. باشی؟ ڤیان لە پۆلی چەندی تۆ؟ 3 ئافرین ڤیان باشە پێم بڵێ ئێمە لە ماڵەوە ئەبێ کاتێ دایک و باوکمان دانیشت بن ئێمە ئاوا پاڵکەوین و قاسمان بخەینە سەر قاچ؟ نەخێر. بۆچی؟ لەبەرەوەی ئەوان لە ئێمە گەورەترن. ئافرین ئەوان لە ئێمە گەورەترێن پێویستە ڕێزیان بەرامبەر بگری ڕێزیان پیشان بین نابێ ئێمە قاچ ڕاکێشی لە بەردەم گەورەکانە چووکە ئێمە لەوا بچووکترین وایە؟ ئافرین ڤیان سرود دوشتی وازانی تۆ؟ ئادی سرودێکی خۆشم بۆ بڵێ؟ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیری خۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگاو؟ دەرگاو شوشە و پەنجەرەی قوتابخانە گشتکاتێ؟ قوتابخانە گشتکاتێ ڕووناکیمان دەداتێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر وۆشە ئافرین یەک چەمڕێکایمی بۆ چۆنی؟ باشم. باشی؟ ناو چییە؟ میێڤان. میێڤان؟ میێڤان نەزای یانی چی؟ یانی چی؟ میوان. میوان منیش میوانی پۆلەکەیەوە مەبڕ وایە؟ ئەی پێ خۆشە هاتم بۆ قوتابخانەکەتان؟ ئافرین منیش زۆرم پێ خۆشە کە ئێوەم بینی میڤان؟ باشە ئەگەر شتێک ویست لەسەر لە دەرەوە یان لەگەڵ هاوڕێکاندا چۆن شتەکەی لێ وەرەگری یەکسەر شتەکەی بە یان چیەکەی؟ پرسیاری لێکم ئەنجایی. ئافرین کەواتە داوای ڕوخسەتی لێکەی ئەنجایی بەی؟ بۆچی؟ چونکە نابێت لە خۆمانەوە دەستکاری شتی ئەو بکەین. تەواوە نابێت لە خۆمانەوە دەستکاری شتی خەڵەکەین چونکە مافی ئێمە نییە دواتر ئەبێ ڕێزی لێ بگری ئەنجا داوای شتەکەی لێ بکەی بڵێ هاوڕێ ئەتوانم ئەو شتە لێبەرم بۆ نمونە قەڵەمیان لاسی کە ئەوتی فەرموو ئەو کاتە ئەتوانی بیبەی وایە؟ هەر بشی دەست خۆش ئافرین یەک چەمڕێک بۆ میێن ئافرین چۆنی؟ باش. باشی؟ ناو چییە؟ ئاریا. ئاریا؟ ئاریا ئەدی نینۆکەکانە؟ ئەی ئافرین نینۆکەکانی هەمووی کردووە باشە تۆ بۆ نینۆکەکەی؟ لەبەر ئەبێ هەفتەی جاری بیکەین. ئەبێ هەفتەی جارێ بیکەین ئەگەر نینۆکەنەکەی چییە بێ؟
دەستمان پیسە بێت دەستمان پیسە بێت چەڵ کوشتی وایەتە ژێری دوای هەموویەوە بە میکرۆب دوای دەستمان نەبەین بۆ دەممان نەخۆشەکەوین وایە؟ ئافرین ئاریان شعرێکم بۆڵێ ئەدی شعرێکی خۆشم بۆ بڵێ ژینادی سێراناگەر تۆزێگرا ڕۆژی نەڕۆ سەرسەخ دەکەونە ئیشکروکە یا جودیا جۆگەێنان بە ئەودەرسن دەغلودا یا دەربڕینی شاخە یاخۆ بەرژینی باخە یا توژنا یا دەرە ناوەسم بە ڕۆژشۆ یا گێرە یا شان کردن ئەمەد بۆ فەرمان بدرێت فەرقی نییە نێرومێ هەرچادیشتێ گشت خەریکی فەرمانن بۆ دەسێنان نانێ تا تەواو دەبێت هاوین تێتە کەشتن زۆر بەتی ئافرین ئەدی پێ بڵێ تۆ حەزی لە وەرزی هاوی نیازستان هاوین منیش زۆرم حەز لە هاوینە بڵێ بۆ لەبەرەوەی لە هاوی ناتوانم سەردانی هەموو گوندەکان بکەم بەڵام جاری وایە کە ئەبێ بە بەفر و باران لە وەرزی زستانە من ناتوانم سەردانی مناڵەکان بکەم ناچار بۆ خۆم ئەمێنمەوە و بەرنامە ناکەم تۆ حەزەکەی من بچم بۆ گوندەکان ئافرین یەک چەمڕێکانی بۆ لێ بەر چۆنی باشی ناوت چییە میلان میلان گیان چۆنی باشی میلان تۆ خوشک و برایی لە خۆ بچووکترە هەیە هەر خۆ بچکۆ لەیانی ئەی باشە خوشک و برایی لە خۆ گەورەترە هەیە دوو برامێ لە خۆم گەورەتر دوو براوەیە لە خۆ گەورەتر ئافرین تەمەەن درێژ بن باش پێم بڵێ ئێوە بێکەوە شەڕەکە لە ماڵەوە هیچ کاتێ ئەی یاریەکەن بێکەوە ئافرین مناڵا بێ هیچ کاتێ لەگەڵ خێزانەکە لەگەڵ خوشک و براکانیان شەرکە ئەبێ ئەمیشە تەبا بن بێکەوە ئەبێ یاریکەن بێکەوە ئەبێ کاتی خۆش بەسەر بەرن بێکەوە باشە ئەبێ ڕێزی لە یەکتری بگرێن ڕێز لە دای و باوە بگرێن هەرچێکیان پێوتن قسەکانیان جێبەجێ بکەن باشە یەک چەپڕێک قایم بۆ میلانکان چۆنی باشی ناو چییە ڕەسوول کاکە ڕەسوول چۆنی منە خۆشەوێ چەندێ سا کوڕە من 2 سا 3 سا 4 سا 5 سا 6 سا 7 سا 1000 ئەوە لە تۆ خۆشەوێ باشە تۆ سەیری تەلەڤیزۆنەکەی ئەی بەرنامەکان ێما بینی ئافرین کەواتە ئەبێ سەیری تەلەڤیزۆنکەی لە جاتیەوەی یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەی ئەبێ سەیری ماوەی مناڵانکەی چونکە بڕگەی زۆر بە سوودمانەیە ماوەی مناڵانی ئێمە لە کورسات زۆر خۆشە تۆ سەیری کە فیلم کارتۆنەکانمان سوودیان لێ بینی باشە یەک چەپڵێک قایم بۆ کاکە ڕەسوول هەر بژی کاکە ڕەسوول سپاس چۆنی باشی ناوت چییە ئارکۆس ئاریۆس وامزانی ئارکۆس مەم ناو قورسە چییە خەڵەتی شم کرد ئاریۆس باشە تۆ هاوڕێو هەیە بێکەوە بێن بۆ قوتابخانە ئافرین ئەی ڕێزی لێگری ئەی شەڕەکەن بێکەوە باشە ئەیە بێ مناڵ شەڕکان بێکەوە بۆچی لەبەرێ شەڕ خراپە ئەگەر یەک بۆکس بزانام لە تۆ ئازار وایە شەڕ پیشەی مناڵی هارە وایە ئەبێ ئێمە تەبابی نەبێ ئێمە لە بری شەڕ ئاشتی خواست بی نەبێ یاریکەین بێکەوە بێوانەکانمان بخوێنین بێکەوە وای ئاریۆس یەک چەپڵێک قایم بۆ ئاریۆسیان هەر بژی دەست چۆنی باشی ناوت چییە لانۆ ئی ماشەڵڵا لەو چاوە جوانانەی لانۆ ئەو پرشانگە بەچی ئاوا درێژە بێتەوە شتی باشە خۆم شتی باشە خۆی ئەی ئافرین مناڵەکان گوێتان لێتی ئەگەر شتی باش بخۆن وەکو ئەم هاوڕێ جوانەمان ئاوا جوانە بێت پێستان جوانە بێ پرشانگەکانیشتان جوانە بێ تۆ پرتەقاڵ زۆرە خۆی ئەبێ پرتەقاڵ زۆر بخۆی لەبەرەوەی ڤیتامینی باشی تایە هەموو میوەکان ڤیتامینی باشیان تایە ئەگەر ئێمە ئەو شتانە بخۆی تووشی نەخۆشی پەتان نابین وایە ئەی ئافرین تۆ زانی شتێکم پێشکەشکەی ئەدی سەرتای ساڵە براکانم خوشکەکانم هاڕە خۆشەویستەکان دەرگای مەکتەب کراوە پشووی هاویم ڕایەوە جانەوەرە قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگەی خوێندن دەگرینەوە ئەی ئافرین یەک چەپڕێک قایمی بۆ لێ بەر هەر بژی دەست چۆنی هاوڕێکەم باشی ناوت چییە هاوین گیان باشە پێم بڵێ با پرسیارێ لە تۆ بکەم ئێمە ئەکرێ دایک و باوکمان بە ناوی خۆیانەوە بانکەین ئەدی باوکە ناوی چییە ئارام باشە ئێمە هەبێ لە ماڵەوە بڵێین ئارام چۆنی شتی وا بێ ئەیە بێ بڵێین چی ئافرین بڵێ بابە گیان باوکە گیان دایە گیان وەنیە ئێمە نابێ گەورەکان بە ناوی خۆیانەوە باکەی بە تایبەتی باوک و دایی ئەبێ ڕێزیان لێ بگرین ئەبێ فەرمانەکانیان جێبەجێ بکەین وایە
أي آفرین ئەدی یەک چەپڕێک قایم بۆ ماوەیەمان هەربژی دەست سپاس چۆنی باشی ناوت چییە ڕێیان تخوا بێ زەحمەت تۆ درمێکمان هەیتیە زۆر خۆش بوو باشە و تۆ چلوورە فرۆشی لێرە ئەوە گاڵتەم کرد زانیم تۆ خوێندکاری لێرە ئەوە بەرگێکی زۆر جوانی شەزانی باشە تۆ لە وەرزی سستانە ساردەمەنیە خۆی نابێ بیخۆی بۆچی دوای نەخۆشەکەوی تۆ کاتە نایتەوە بۆ کوێ نایتەوە بۆ مەکتەب دوای وانەکانە لە دەستە چێ لە وانەکانە دواکەوی ئەگەر دایک و باوکت پێ بڵێن نابێ چلوورە و شتی وا بخۆی لە وەرزی زستانە ئێمە بیخۆی کارێکی ڕاستیان نەڵێ کارێکی هەڵەمان کردۆ بەرامبەر کوێ خێزانەکەمان دایک و باوکمان ئەی ئافرین ئەدی شتێکی خۆشم پێشکەشکە دەی ژینی لادێ سەیرانە یەڵا بەبێکە و بڵێ سەیرانە گرچی تۆزە گرانە ڕۆژی نەر سەڵی سات دەکەێنە ئیش و کوڕ و کاڵ یا جودیا جۆکە هێنان بۆ ئاوداشتن دەخل و دار یا دەربڕێنی شاخە یا خۆبەرژینی باخە یا تووتنا یا درەوە ناوەسن بە ڕۆژ و شەو گشتەریکی فەرمانن یا گێرە یا شەمکردن گشت خەرێکی ئەی گشت خەریکی فەرمان هەڵمەت بۆ فەرمان بردن ئافرین ئەدی یەک چەمڕێک قامی بۆ لێبەر دەست خۆش سپاس ناڵە عەزیزەکان ئەدی پێم بڵێن گوێتان لە گفتوگۆکانی من و ئەم هاوڕێ عەزیزانەمان بوو گفتوگۆی زۆر خۆشمان کرد بۆمان دەرکەوت ئەم مناڵانە زۆر باش ڕێز لە خێزانەکانیان نەگرێن وشەی جوان بەرامبەر خێزانەکانیان بەکارێنن فەرمانی خێزانەکانیان جێبەجێەکەن بۆیە هیوادارم ئێوەش وەکو ئەم مناڵە عەزیزانەی هاوڕێمان وابن من لێرە کۆتاییم بە بەرنامەکەم هێنا زۆر سوودم لە گفتوگۆکانی ئەمڕۆما وەرگرت بۆ هیوایم ئێوەش سوودی لێ ببینن هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز